ئەنجومەنی باڵای ڕاگەاندن خەونێک یاخود دەتوانین بڵین هەوڵێکی چەند ساڵەی شارەزایان و پسپۆڕانی بوارەکەیە و شارەزایانی بواری میدیایی چەند ساڵێکە ناڕازین لە شێواز و میکانیزمی کاری میدیایی لە هەرێمی کوردستان. بۆیە لە ساڵانی 2011 و سەرەتا لە بەشی ڕاگەاندنی زانکۆی سلاحەدین هەوڵدرا بۆی تەواوی ڕۆژنامەنووسان کۆبگرێنەوە و ئەنجومەنێکی باڵای ڕاگەاندن پێک بهێنرێت. ئێستا ئەو بڵین ئەو بیرۆکەیە جارێکی تر کۆمەڵێک پسپۆڕ و ئەکادیمی لە هەرێمی کوردستان لە بڵین لە دهۆکەوە هەتاوەکو سلێمانی هەڵساوین جارێکی تر بە گەڵاڵەکردنەوەی زیندووکردنەوەی ئەو بیرۆکەی و گرنگی پێدانی و لە چەند دانیشتێکی یەک لە دوایی یەک گەیشتوین بە گەڵاڵەکردنی پرۆژە پێشنیازێکی ئەنجومەنی باڵای ڕاگەیاندن کە ئەو پرۆژە پێشنیازە لە ڕاستیە هەڵێنجراوی ئەنجومەنی باڵای وڵاتانی پێشکەوتوی دنیاە و هەروەها وڵاتانی ناوچەکەی وەکو ئوردن و وەکو میسر و زۆرێک لە وڵاتانی تر هەڵدانە بۆ لەدایکبوونی میدیایەکی نیشتیمانی و نەتەوەیی کە خزمەتی هەموو چینی توێژەکانی کۆمەڵگە بکە. ئەو میدیایە یەکسان و بە شوێکی یەکسان دوور بێ لە هەموو تاکانی کۆمەڵگەوە بڵین لە سەروی حیزب و لە سەروی پەرژەوەندیەکانی کەسەوە بێت و بتوانێت کە ئەرکێکی ڕاستەقینەی خۆی بۆ خزمەتی هەموو تاکانی کۆمەڵگەی کوردی فراهم بکات. هەندێک جار ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئازار و تەمپی هەڵچنین دەبنەوە و هیچ کەس و دەستەیەکی حکومی داکۆکیان لێ ناکەن و لەو ڕوانگەیەوە مامۆسایەکی بەشی ڕاگەاندنی زانکۆی سلاحەدین جەخت لە گرنگیە منجومەنە دەکاتەوە و دەژڵێت نەبوونی بەڵگەنامەیەکی شەرەفی ڕۆژنامەوانی تایبەت مامۆسایان و شارەزایانی میدیایی نیگەران کردووە. شارەزایەکی دیکەی بواری میدیاییش پێی وایە تا ئێستا میدیاکاران لە کێشە و گرفتی زۆر گەورەدان و یەکێک لەو کێشانەش ئەوەیە کە تا ئێستا میدیاکاری نەبووە بە پیشە. ئەنجومەنی باڵای ڕاگەاندن کە لە سەرتاسەری دنیادا بوونی هەیە لەبەرەوەی ئەم مەجلیسە وەکو مەرجعیەت ڕۆڵ دەبینێ وەکو ناوەندێکی ڕەسمی سربەخۆ کە سربەخۆیەکەی لەلایەک و ئازادیەکەی لەلایەک پێویستە بە یاسا پارێزگاری لێ بکرێت. و هەروەها لەلایەکی تر دەتوانین بڵین ڕۆڵی سەرەکی دانانی بەڵگەنامەی شەرەفە یاخود میساقی شەرەفە کە لە ڕێگەی ئەم بەڵگەنامەی شەرەفە و کۆمەڵێک پرەنسیب بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و بۆ خودی ڕۆژنامەنووسان دائەنێ کە پێویستە پابند بن پێوەی لە هەر سەرپێچیەکدا ڕوبەڕووی ئەم ئەنجومەنە دەبنەوە و ڕوبەڕووی دادگاش دەبنەوە هاوکات. ئەمە جگەلەوەی کە یەکێکی تر لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی بەڕاستی پارێزگاریکردن و داکۆکیکردنە لە مافی ڕۆژنامەنووس. ئاخر ئەمەیە گرنگیەکەی لە ڕاستیدا ناوەندێکە دەتوانین کە بڵین بە فەرمی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووس دەکات و دەیپارێزێت لە هەر دەست درێژیەک و لە هەر فشارێکی حکوومەت. ئەمە جگەلەوەی کە زامنێکی تەواوی ئازادی ڕادەربڕین دەکات. ئەم ئەنجومەنەیەکێک لە خەسڵەتەکانی کە دەتوانین بڵین جیای دەکاتەوە لە سندیکا ئەوەیە کە ماوەی ئەندامێتی سنووردارە. بۆ نمونە ئەگەر من کەسێک وەکو پسپۆڕێکی ڕاگەیاندن لە نێو ئەم ئەنجومەنە دابم بۆ تەنیا ماوەی ساڵێک دەتوانم درێژە بە کارەکانی خۆم بدەم. بۆیە باشترین خەسڵەتی ئەم ئەنجومەنە بریتە لە بێلایەنی. ئەو کەسانی کە لەوێن خاوەنی هەر ئەجندەیەک و هەر استراتیجیەتێکن دوجار نابێ ڕنگ بداتەوە لە چوارچەوەی کارەکانیاندا. گرنگی بوونی ئەنجومەنی باڵای میدیا بۆ ئەوەیە کەوا هاوشێوەی وڵاتانی تر کە ڕاگەیاندن کراوەتە پیشە و پیشەسازی ئەرکی سەرەکی ئەم ئەنجومەنە بریتیە بێ لەوەی کەوا ڕاگەیاندن بخاتە سەر ڕێژکە دروستەکەی خۆی و بە پیشەسازی بکات و ببێتە پیشەسازی میدیا. چونکە لە کوردستانە ئەوەی کە ئێستا بەدیەکرێ ڕاگەیاندن وەک پیشە مامەڵەی لەگەڵا ناکرێەوە نەبووتە پیشەسازی. ئەگەرچی ئێستا ئێمە خۆمان لە خۆناغی ئینتیقالیین بەڵام وەک ئەبینرێ هەتاوەکو ئێستا هەوڵێکی پێویست نەبووە کە ڕاگەیاندن بکاتە پیشە. سادەترین نمونە بۆی کەوا ئێمە باسی لێوە بکەین ئەوەیەکەوە پیشەی بوون بە میدیاکاری بە هیچ جۆرە فلتەرێکی پیشەیاتیان ناپەڕێت. تۆ ئەگەر بتەوێ ئەزمموی هەر پیشەیە بکەی لە هەر وڵاتێکە ئەبێ کۆمەڵێک بنەما و پرەنسیپیە بێت. تەماشاکەی ئەوەی کە لە کوردستانە هەیە بۆ ئەزمونکردنی پیشەی میدیاکاری تەنها بریتە لەو پاڵنەرە خودیانەی کە کەسێک لە دەستگایەکی ڕاگەیاندنا ئیشەکە پابند دەبێ پێوەی بەدەر لەوانە هیچ جۆرە پابندیشی ترمان نیە. تا ئێستا چەندین هەوڵی جۆرا و جۆر دراوە بۆ دامەزراندنی ئەنجومەنی باڵای ڕاگەاندن
بە جۆرێک پێک بێت لە زۆرینەی شارەزایان و ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بە ئامانجی ڕێخستن و بەرەو پێشبردننی میدیا لە هەرێمی کوردستان. بڕیاری ژوایە لە چەند ڕۆژی داهاتوو پرۆژە یاسای ئامادەکراوی ئەو بوارە بۆ یەکەمین جار پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.